دیارە لە چوارچەوەی ئەو ڕۆژشۆنانەی گیراوەتە بەر لەلایەن لیژنەی باڵای ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانیەوە کە بۆ مەبەستی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە وەکو قایم قامێت بە هاوکاری لەگەڵ ئاسایشی سلێمانی و هێزە ئەمنیەکان و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە شەو ڕۆژمان خستۆتە سەرێک بە مەبەستی بەدواداچوونی جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە دانراوە دیارە بە خۆشحاڵی ئەوەی کێبینی سەرجەم شوێنەکان هەمووی داخرا و خەڵکەکە و خاوەن شوێنەکان ئیلتیزامیان کردووە داواکاری زیاتر ئیلتیزام بکەن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە تا بتوانین ئەم بارودۆخە بە ئاسانی ئیشاڵڵا تی بپەڕێنین و بە سەلامەتی ژانی هەمومان کۆتایی پێبێت کەسێکە گەر پێچوانە ڕێنمایەکانیەوە کارکات ئێوە چی سزایەکێدن ئێمە ئیجراتی یاسایی لەگەڵاکەین لەلاەن لیژنەی باڵای قایم قامێتەوە بەڵام تا ئێستا سوپاس بەخۆ هەمویان ئیلتیزامیان کردو لێرە و لەوێ چەند شوێنێکمان بەدی کردووان ئاگادارمان کردنەوە بە شێوەیەکی گشتی ئیلتیزامیان کردو و دەستخۆشیان لێگەین